نزیکی 5 حیوان پارلمان کردستان یا بدنگه و تو جوینک نهاتی لدارخستن جبوشکاندنا او بدنگیه سروکی هر 17 فراکسیون پارلمان کردستان کن و بون و داخوازا چالا کرنا پارلمان کردستان دکن پشتی کنبونه سروک فراکسیون اگرت و راگهاندن خواند که همی فراکسیون لسر رکرفته بون بژاردەکان هەموو بژاردەی خیاری مەدەنین کە پەرلەمانتاران ڕۆڵیان هەبێ هیچ کامێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ڕازی نین بەم دۆخەی ئێستای کە پەرلەمانی کوردستانی تێکەوتووە ئەبێ ئێمە فشار لەسەر حیزبەکانمان دروستکەین بۆی کۆتایی بەم دۆخە نەخوازراو بهێنرێت. هەرچەندە پشکێک ji سەرۆکێن فراکسیۆنا ئاخفتن ji بۆ دەستگەهێن ڕاگەهاندنê nekirin û gotin biryar hatiye dan ku bo ragihandinê neaxivin. Li serokê fraksiyona Tevgera Îslamî ku tinê opozîsyona li perlemanê dibêjît xelk mandî bûn ji çavarê û derêxistina biryarên hikûmetê bi ek alî. ئێمە لەگەڵ ئەوەدا ئەوڕۆکە لە کەش و هەوایەکی دوور لە قسەی زبر و تەجریحکردنی یەکتر کۆبوونەوەکە بەڕێوە چوو بەڵام گرنگ بەرەنجامە بەرەنجامەکەش ئەوە بووکەوە ئێمە زیاتر داکۆشیمان کرد باە لەسەر کاراکردنەوەی پەرلەمان لە ئایندەیەکی زۆر نزیکدا سەقفی زەمەنیمان دیاریکردا بۆ حیزبەکان بۆ ئەوەی چیتر لە کوردستان بەڕاستی یاری بە شارەنووسی خەڵکەوە نەکرێت. بەری دەستپێکردنا کۆمبوونە هەمی فراکسیۆنا 4 فراکسیۆن bi cuda kom vebûn û biryar da divê îniyê da perleman bihête asayîkirin eger ne di girevgirtinê ragihînin. Li piştî kombûnê nêrîna wan hata guhirîn û girevgirtin ji bo duşembiya bihêtin helgirtin. Kobûnەوەkەی ئەمڕۆ لەسەر بەگرتنەوەی و کاراکردنەوەی پەرلەمان بوو. بەڕاستی من بڕوام وایە بە شێوازێکی زۆر ئیجابیانە گفتوگۆ کرا و ئەگەر بەو شێوەیە پێشتر گفتوگۆ بکرا ڕەنگە نەگەیشتناتە ئەم قەیرانەی کە ئێستا بەڵێ تەفەهومێک هەبوو زۆر متتەفقین لە یەکتریشەوە تەنانەت لەسەر ناوەڕۆکی بەلاغەکە 100% لەگەڵ یەکترا بوو. پەرلەمانە کوردستانê li 12 cûtmeha sala çûyî bi egerê nakokiyên siyasî ji kar hate êxistin û heya niha hêviya asayîkirina perlemanî neya diyar e. Çunkî aliyên siyasî li ser daxwaziyên xwe dirij din. Bi taybetî partî ku dixwazî desteya serokatiya Perlemanê Kurdistanê guhrankarî têda bihête kirin û tevgera guran jî red dikete ve. Herçend perlemantarên Perlemanê Kurdistanê bihêvî bibûn ji perlemanî. Li civîna îro girnêjîn ê xiste ser rûyê hemiyan. Eyas Abdullayan Artî, Hewlêr,